قربان والله من يكشيش كباب من سي شيش كبابي محشي ب يكشيش حليو بس من اشتار شو تقرا بس شاف هذا كل اللي هو بشر اخر شو شو حليو كيف شو اخوي اكيد قبل اجداي عثمان ها استاذ شاف كان اخوي موقع تشاو خوش وساي شان اخوي موقع تبيش الشاي نجا خوي دماو ايشي بخودا انا لبان سي شي نخوش خلاص ايش كما ده قبل زلاطك ما هو بيا تقول لي الشاي قلبي والله خرجي مثلا معنا ماشي لا سرخو مالو هاجنو شيش بخون جاور ليرة الله كاملا من راكا سيدي عليها باشي هاتيه خواه چی مکردم ولا دارای دنیا یا خلق هي اولاي هي احاسيتها سي انا ميمونو الله دراوتي خدتي يا ما يخو قلت رشم ما يخو باوكا انا باوكا ده دو قبل زلاطك ها شي باش تانك وساجان دو قبضلاته بينا بيا زحمت السبب منين زلاتك؟ اخذ والله يكون ركاني من طبيعيين باخذ دو عقب فكفوري كجنة بس عقب داوي بورنكين يا الحياة وشرفي من تعمدوا لها عمو شوية باوكا تزلاطي خليه وتفو معه يلاش باوكا خذ لنا بعيد فالي وساجان بلى قربان انت ايرناي بلى لا يا اخوة او دسو خوش بيت كبابي كهبو درجية صابا كمان تاني كده وي صابتنا كانت سيوش الزاد اخي مو سيوش تزورني انا ما صاجان كرة هم اللي تنان كبابي كي خواد ودا قال يا زانش باوكا خذ كباب اخوي كباب صقع اخي سيوش تزاد كرة اخويا زانش حلو لا حليتي زانش وساجان ما نروح هسه ماني شاقين انا بخو باوكمنا يا كم سكرة درجة بس تي بلاش من انا جو باوكاتو خوش بو قاپانه گوشمنا وا گوشمنا میوله پرتناش کالسه اخنا بمنا تو انا بونا توي بس خب 5000 ايش لك دويا 6000 ببيره بابا باشا بس ايامي هي تشيب كم ابيض لا بس زياده 2000 كشي وخو باقي ما اخواني صوت صوت خوش براس دس خوش وساقه على بالك اشتغل دورنا والله شي شي قاعد ما خذوا بلد من يكسر عزنا بي حتى خوانو بس احنا بنتام باشا خوش هو دفع بنتام كم بابي السلام عليكم السلام ورحمه الله نازانم نەکبەتی ئێوەیە منی گرتو یا هی منە ئێوەی گرتو بزان لەبانێ و گڕیت یەکە شاگردێکی ویست ئیش نییە نازانم خۆ شانسیۆنی خۆمان ئەلوستاد ڕۆحەکەم بەساقەم سێ چامان بۆ بێنە بادانەی چا دیش لەمە بێت دیش لەمە کۆنێکە باوکم ئەزانین چی باوکە وڵای من حەزم لە چانی ئەگەر هەیە یەک هەناری فرێش زۆر خۆش بابە شەربەت کاکە سێ چاوێنە بەساقم ڕۆڵە شەربەتی هەناری فرێش کابرا بەس چای هەیە دوایەوە ئەگەر هەشی بێ تو حیسێت و ناموس و شەرەفێ شەربەتی هەنار بە دوای کەبابا خوراوە ئەرێ تۆ بە شەری ئەرێ تۆ چی ئەرێ تۆ شێتێک کردم کوڕی ئاخین چاکە هێنا حی دەسێ خۆ باوکە من فالوتە بە کەبابەوە خۆم جا دەباش دەست خۆش چاوە خۆش مێرشی دەستێ خۆش بێ دەست خۆش برا دەستێ خۆش ماڵە ئاخ بەدەست ئێوە ئەزانی چێ باوکە خۆ من و هەستی لاسەر و عاقڵی بە تایبەتی من خۆی ئێمە ئیشکەنی بەڵام ئیشەکە نییە عاقڵان ئەرەوە ماشەڵڵا تا خۆ سوێنێ خۆ من بڕوازان پێکە ئازانم ئەڵێم باوکە بەخۆ عەلەم ڕۆ زۆری لاگوێن باپڕی ناوانێ بەخۆ خۆ ئیش نییە بەخوا تا ئەگدانەمانکە دەستمان ناکەێ من تاچی دەم دەوەڵا بۆ معلوماتێ مانگێکی کە مانگیشکە ئەبێ ئەمڕۆ ئیشتان بۆ بدەستنەوە ئەتامە بۆ ئەو بازاڕە دوکان بە دوکانە ڕۆم نانەوەخانە بە نانەوەخانە هەتا ئیشتان بۆ نەدۆزنەوە وەستان لێ ناهێنە نییە باوکە ئەێ بیرەکە بۆ ئەگەڕێم با بە خۆگەڕێن قابلی ئیشمان چییە کوێی شەیتان کەڕ بێ باشە باشە من بۆ بیرم نەبوو چی دیش تو لە مەطعەمەکە وەڵڵا برادەرێکم هەیە کاکە حەمەی ناوە دوکانێکی هەیە خۆی مۆزەفە هەتا سەعات سێ دەوامی هەیە دایمە دوکانی داکراوە پێڵم ئێوە دابنێ لەسەری دانەیەکدان ئیشکەن و تەواو ئەوە باشە من بۆ بیرم نەبوو و چەنەبازی تەنەبازی قسە نەکەی زۆر غەممە جواب نێت موبایلەکەم لای تۆ نییە ئەوەتە سەرتان لێ تێکگام خوا سەرتان لێ تێکا
چەنە نێن سەرچاو کاکە حەمەگیان باشی نەبا بە زێرابی چی پاکەم ئەو مژم لەو چایەیە ڕوحەکەم دوکانەکە و ماوە جارێکیان باسێکەوتێ تا سەعات سێ شاگردێک نییە داینێم دەسێ نەکەوتووە دا ئەزانی چۆن من شاگردەکەم بۆ پیا کردویت کوڕەکەی خۆمە سرت دای لەبەر لەگەڵ تۆم نێ کاکە حەمە بەخوا دانی شەڕۆڵ قسە لەگەڵ کوڕەکەم تۆزێچکەیم بۆ دوکان شاگردم بۆ پیا کردی دەبڕە چی لێکم دەیخوا حادثوا لەگەڵ ئەوە ئیشم بۆ پیاکردن بۆ دانەیەکان بەس یەک دانێ ئەوێ تۆ چەنەبازی نەکەی بە خەڵکی تۆ نایە تۆ ئیشێک بۆ دۆزمەوە ئەو بۆ بلە باشە لە جار بەزە و ئازایە دەبی خۆن چاکەتان دەدەی خواردم من نازم جونی واقع بوونیتە نی من نازم خود جونی ئەمە جەوی نییە ئەم هەموو شتێکیات ڕان باشه خود وجی خوبم